ئەگەری جێبەجێبوونەکەی بەڕاستی کەمە بۆ مەسەڵەن بڕیاری پۆتین دەرکرا کە بژیرێت، بەڵام مەسەڵەن زۆر وڵات پابەند نەبوو، یعنی ڕاستە بۆ چەند وڵاتێک ناڕوە دەبێت کێشمەکێشیان لەگەڵ مەسەڵەن بچێتە ئەوروپا ڕەنگە بیگرن، بەڵام ئایا بەڕاستی گرتی پۆتین مەسەڵەن چ کارەساتێک دروست دەکات، بەڵام ینی ئەمە بەڵام شتێکی زۆرتر ڕەمزیە، گرتنی ڕەنگە نەتەنیاهۆ شتێکی تر بێ یا گەڵان شتێکی تر بێت کە بەڵام قابلی ئەوەیە ببێت بە تایبەتی ئەو دەوڵەتانی کە بڕیاریان ناوە یا بڵێن پابەندبوونی خۆیان بە بڕیارەکەی دادینە دەوڵەتیەوە داوە، پێم وایە ئەمە لەباری یاساییەوە ملزەمن ئەو کارە بکەن، بەڵام پێم وایە کە وە قابلی شە بکرێت، ینی بەڵام پێم وایە کە ئەمە ئەگەرێکی دوورەوە لەباری عەمەلی و ئیمکانی جێبەجێبوونی بەڕای من کەمە، بەڵام بۆ وەکوتم لەباری سیاسی و سەرکەوتێکی گەورەیە بۆ بەشەرێتی ئازادی خواست، بۆی کە ئینسانە دەتوانێت مەساری تەحریک بگۆڕێت، دەتوانێت مەساری سیاست بگۆڕێت، دەتوانێت ئاڕاستەی سیاست و تەحریک بگۆڕێت و بڕایمە کاریگەری لەسەر خودی بابڵین متمانەبوونی ئەو هێزە بەخۆی کە دەوری هەبوو لەسەر ئەم قەرارە، دەوری هەبوو لەسەر قەزەی فەڵەستین، واتوانێت بە بڕای من لەسەر قەزەی فەڵەستین دەوری جدی هەبێت.